يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني بريس هەمومان وشەی دەمامک یان ماسکمان بیستووە. ئەو شتەی کە لەسەر دەموچاوی ئینسانێکدا دەندرێ و ڕووی ڕاستەقینەی خۆی دەشارێتەوە. بابەتێکی خەتەرە و ئینسان ڕووکاری ڕاستەقینەی ئەو مرۆڤە نابینێت کە ماسکی بەستووە یان دەمامکێک بە دەموچاویەوەیەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لصحيح بخاري مسلم فرميتي تجدون شر الناس ذا الوجهين الذي يأتي هؤلاء بوجه ويأتي هؤلاء بوجه. خرابتريني خلق أو جور كسانا كدور يان هيا ديب ولاي تور رويق نشان ددا كدوست وخوش شويستا زمي فلان كس دكا دچه ولاي فلان كس زمي تو دكاو روي خوي دشاريته وخوي بدوستي أو نشان ددا أوانا زور خطرن ئەوانە کەسانێکن کە دووڕوەکانیان پێ دەڵێن. مرۆڤی دەمامکدار هەم خۆی دەخەڵەتێنێ هەم خەڵکیش دەخەڵەتێنێ. جا لە دنیای ئەمڕۆماندا لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و لە ڕوانگەی ڕووداوەکانی ڕۆژەوە کە دایانبیستین و دایانبینین جۆرەکانی دەمامک و ماسک باس دەکەین. یەکەم جۆریان دەمامکێکە ماسکێکە بە ناوی ئاینەوە دەکرێت، بە ناوی دینی خواوە دەکرێت. خوای پەروەردگار لە سوورەتی ئەتتەوبە ئاەتی 107 بۆ 108 باسی ئەوەمان بۆ دەکا کاتی خۆی لە مەدینەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە یەکەم مزگەوت لە قوباء دروست کرا کە پێغەمبەری خوا گەیشتە نزیکی مەدینە. لە قوباء یەکەم مزگەوت بنیادنرا لەسەر زەویدا. ئەو مزگەوتە پیرۆزە عیبادەتی خوای تێدا دەکرا کە تەواو کرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی تێدا کرد و خوتبەی تێدا خوێندەوە. دوای ئەوە کۆمەڵە خەڵکانێکی منافق هەبوون لە دڵەوە کافر بوون بەخوا و بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام خۆیان بە موسڵمان نیشان دەدا. لە سەفی یەکەمی نوێژا دەوەستان واتە دەمامکیان هەبوو، بە ڕوخسار و ڕواڵەت و قسە موسڵمانی زۆر باش بوون، بەڵام لە ناخ و دڵ و دەروونەوە دەکوڵان دژی خوا و پێغەمبەری خوا و ئیسلام. ئەمانە بیریان کردەوە کابرایەک بنێرن پەیوەندی بە ڕۆمەکانەوە بکە. ئەبوو عەمری ڕاهیبیان پێدەوت، وتیان تۆ بچۆ بۆ لای ڕۆمەکان، بۆ لای دەسەڵاتدارانی ڕۆمی ئەو کاتە کە زلهێزێکی جیهانی بوون، پەیوەندیان پێوە بکە و بڵێ لەشکرێکی گەورە ئامادەکەن. ئێمەش لێرە لە ناو مەدینەوە خۆمان ڕێک دەخەین، لە کاتێکی دیاری کراوە لەشکرێکی زۆری دەرەچی و ئینقیلابێکی ناوخۆیی محەممەد و هاوڵانی دەست بەسەر دەکەین و هەمویان لە ناو دەبین، ئیسلام دەکوژین. وتیان چی بکەین بۆ ئەی لەکوێ کۆبینەوە؟ بڕیاریاندا بێن مزگەوتێک دروستکەن. وتیان مزگەوتێک دروست دەکەین بە ناوی عیبادەت و خواناسیەوە، دەیکەین بە شوێنی کۆنگرە و دانیشتن و پیلانی خۆمان دژی مسلمانان و مزگەوتی قوباش زۆر لێی نزیکە، خەڵکیش لەوێ دەتەکێنەوە و خەڵکی لە عیبادەتی ڕاستەقینەی خوا مەشغوڵ دەکەین. مزگەوتیان بینا کرد، مزگەوتێکی زۆر جوان لەژێر ناوی مزگەوتە ئەم بینا گەورەیان دروست کرد. بانگی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم، ئەی خۆشەویستی خوا، ئەی پێغەمبەری خوا، مزگەوتەکە تەواو بووە، جەنابت بۆ بەرەکەت و مبارەکی و ئیفتیتاحی بێی دوورکان نوێژی تێدا بکەی بۆی لەمڕۆ ئێمەش دەستکەین بە نوێژ و بە عیبادەتی خوا تێیدا. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا غەیبی نەزانیوە، غەیب بەس ئەڵڵا دەیزانێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگای لە هیچ نییە ئەمە بە چ پلانێک ئەم مزگەوتە دروست کراوە و ئەمانە خەریکی چین. فەرمووی ئێستا من دەڕۆم بۆ جەنگی تەبوک، لە گەڕانەوەمدا ئێستا زۆر مەشغوڵم، لە گەڕانەوەمدا دێم نوێژ لە مزگەوتەکەدا دەکەم و دەیکەینەوە ئیفتیتاحی دەکەین. کاتێک کە لە جەنگ گەڕایەوە خەریب و لاداتە مزگەوتەکە خوای گەورە قورئانی بۆ نارد، فەرمووی
والذين اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل وليحلفن إن أردنا إلا الحسنى والله يشهد إنهم لكاذبون. خوای پەروەردگار فەرمووی کەسانێک مزگەوتێکیان دروست کردووە. مزگەوت وشەیەکی زۆر پیرۆسە. مەسجد یعنی شوێنی سوزدەبردن بۆ خوا لەژێر ئەم ناوە جوانەدا، لەژێر ناوی پیرۆزی مزگەوتە ئەی محەممەدی خۆشەویست صلی الله علیه وسلم خوا فەرمووی ئاگادار بە ئەم بینایە کە ناوی مزگەوتە و دروست کراوە بۆ چەند ئامانجێک کراوە. یەکەمیان ضیراران، سود ناگەێنێ بە دینی خوا، ئەمە بۆ زەرەدان لە مسلمانان دروست کراوە. ئەمە لە ڕقی ئەو مزگەوتە ڕاستەقینە کە قوبایە دروست کراوە. بۆیە تەفسیرێکی کوردی هەیە، تەفسیری پێشەنگ. لە تەفسیری پێشەنگە لە لاپەڕی 307 دەفەرمێ ئەگەر مزگەوتێک کۆمەڵە خەڵکێک دژی مزگەوتێکی کە دروستیان کرد ئەبێت دەوڵەت و دەسەڵات ئەو مزگەوتە بڕوخێنێ، وەکو مزگەوتی ضیرار ڕووخا، بۆ ئەوەی کەوا دژی مزگەوتێک نابێ مزگەوتێک دروست بکرێ. لە ژێر ناوی پیرۆزی مزگەوتە نابێ ڕقوقینی ناو دڵ خاڵی بکرێتەوە. بەداخەوم ئێستا لە وڵاتی ئێمەدا گوند شک دەبەم بە واقعی ناوی نانم بەڵام دایانناسم دووسێتر هەر لە گوندێکی بچووکە خەڵکەکەی لە ڕقی یەکتر ئەو مزگەوتی خۆی هەیە، ئەوش دەچێ هەمووی 20 ماڵن، ئەوش 10 ماڵی کە مزگەوتی خۆی دروست دەکات. لە ڕقی تۆ منیش مزگەوتێ دروست دەکەم. ها لەژێر پەردەی مزگەوت تا ڕق بە یەکتر دەڕێژن. ئەو مزگەوتەی دژی مزگەوتێکی کە بێ مزگەوتی ضیرارە، بۆ سوودگەیاندن نییە، بۆ زەرەرە، با ناوی مزگەوتیش بێ. یان دەبینی لە شارێکی وەکو شاری پیرۆزی هەولێردا جاری وا هەیە لە ماوەی 200 مەترە مزگەوتێک هەیە، هیچی شان نوێشکەرێکی ئەو تویان تێدا نیە. جاری وا دەورەکانیان چۆڵە، پارەیەکی بە ملیۆن دۆلاری لێ سەرف کراوە. تەنها جاری وایە دەبینی ئەمە ئاگامان لە نێتی دڵی ئینسانەکە نییە، بەڵام بەس بۆی بڵێن مزگەوتی فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەسی عەشیرەتی فڵان کەسی، ئەویش بڵێ کاکە منیش هەموو ئەو خەڵکی کە مزگەوتی دروست کردووە. بەڵام سەی دەکەی جاری وایە گەڕەکێکی وەکو ئەم گەڕەکەی ئێمە مەکتەبێکی تێدا نیە. ئەو هەموو تەلەبەیە بە تەکسی بە پاس بە خات و چۆی زۆر حتا دەگەنە قوتابخانەیەک پێی دەڵێ کاکە قوتابخانەش خێرێکی گەورەیە وەکو مزگەوت لە ناوەڵا هەر حەزم لە مزگەوتە. ئاخر ئەو مزگەوتە بووی 100 مەتر لە تۆ دوورە، 200 مەتر لە تۆ دوورە، دەبی کە بە مەکتەبێک. ئەخ ئەو هەموو تەلەبە چاوگەشە بۆچی تووشی ئەو ناڕەحەتی و مەسرەفی زۆر و هاتوو چۆیە بێ، بۆ کاتێکی زۆری بفەوتێ، بۆ فێری زانست نەبێت نەوەڵا حەزم لەوایان نییە، حەزم لە مەکتەب نییە. دەبی کە بە نەخۆشخانەیەک بۆی کەسێک بۆ دەرزیەک شەوانێکی دوو ڕێگا نەبڕێ بچگاتە نەخۆشخانەیەش کە بە دوو گەڕێک نەخۆشخانەیەکی نییە. ئەڵە بەخۆ حەزیشم لەوایان نییە، چونکە ئەمان ناوەکەت باشتر پێی دەردەکەوێت. حەزی بەوە نییە. ئەوە ضیرارە. مزگەوت کە دروست کرا ئەبێ سەیریکەی ئایا سوود دەگەیەنێ یان نا، سوودێک بە خەڵکی ئەو شوێنە دەگەیەنێ یان زیادەیە، ئەگەر زیادە بۆ ضیرارە. دووەمیان وە کوفرن، خوا فەرمووی ئەمما ناوی مزگەوتە ئەم بینایە، بەڵام خەریکی بڵاوکردنەوەی کوفر و بێدینین لە ناویدا. بۆیە مزگەوت ئەبێ بزانین چی تێدا بڵاو دەکرێتەوە ئەساسە، ئایا ئیمانی ڕاستەقینە یان کوفر و بێباوەڕی. سێمیان وتەفریقا بین المؤمنین، خوا فەرمووی ئەم مزگەوتە کە بە ناوی مزگەوت و ماڵی خواوە دروست کراوە بۆیە دروست کراوە ئاژاوە بخاتە بینی مسلمانانەوە. بۆیە مزگەوت لە ژێر پەردەی مزگەوتان نابێت ڕقوقین بڵاو بکرێتەوە. هەر وەختێ چوویتە مزگەوتێک جومعەت کرد سەیرێک ئەگە پاش ماوەیەک وال لێ هات ڕقل لە خەڵک دەبەوە، بەس خۆت پێ مسلمان بوو، هەموو عالمت پێ کافر و فاسق و فاجر بوو، دڵنیا بە ئەو مزگەوتە زەرەری گەیاندووە. بە پێچەوانەوە ئەوانەی کە دێنە مزگەوت دەبێت ڕوحی برایەتی و لێبوردن و خۆشەویستیان تۆ دروست بێ، خۆیان پێ لە خەڵکی خوا ناستر نەبێ، بڵێ خوا ڕەحم بە من بکە و خوا ڕەحم بەو گونەهبارەش بکە کە لە دەرەوەی مزگەوتە. ڕەحم و سۆز و میهرەبانیان هەبێ، ئاسان کار بن، دینی خوا لە خەڵق قورس نەکەن کە پێی نەکرێ. وتەفریقا بین المؤمنین، ئەو مزگەوتە دەبێتە هۆی تەفرەقە و ئاژاوە لە بینی مسلمانان و ئیمانداراندا. چوارم وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل، ئەبێتە پەناگە و مۆڵگەی ئەو کەسانەی ساڵانێکە خۆیان مەڵاس داوە و دەیانەوێت دژایەتی خوا و پێغەمبەری خوا بکەن. لەوێدا سەر بە یەکەوە دەنێن و کۆنگرە دەبەستن و کۆ دەبنەوە، خەڵکیش وازدانە خواپەرستی دەکەن. وەلەیەحلیفن، سوێندیش دەخۆن بۆ پێغەمبەری خوا. سەیریکە نافەرمێ وەیەحلیفن، خۆش دروست بوو،
وەلەیەحلیفن بەتەئکید دەڵێن خوا ئاگای لێتی خوا ئاگای لە نێتی دڵ و دەروونمانە ئێمە ئین ئەڕەدنا ئیلا الحوسنا چاکە نەبێ لە ناو دڵماندانیە ئەو کەسانی بەم چوارنێتە پیسە مزگەوتەکەیان بنیاد کردەوە لە ژێر ناوی پیرۆزی مزگەوتە ئەم چوار خراپەیە دەکەن سوێندیش دەخۆن بە تەئکید سوێند دەخۆن ئەڵێن خوا ئاگای لە دڵ و دەروونمانە بەس بۆ خواپەرستی ئەم مزگەوتەمان دروست کردووە والله یەشهەد ئینەهم لەکاذبون خۆی گەورە دەفەرمێ خوا ئاگادارە و زانایە بەوەی کە درۆ دەکەن لەکاذبون خوش تەئکید دەکاتەوە لەسەر درۆیەکەیان خوا ئاگای لە نێو دڵ و دەروونیانە ئەم ئاەتە قورئانێ پێمان دەڵێ دەکرێت لە ژێر ناوی پیرۆزی ئایندا ماسک ببەسترێ ئەی ئیماندار ئاگادار بە بۆیە ئەگەر ڕۆژگارێک کەسانێکت بینی بە ناوی دینەوە ئازاری خەڵکیان دەدا ئەوە ماسکی ئاینیان بەستووە هەروەکو ئەوانەی بە ناوی دینی خواوە مزگەوتیان دروست کرد و خوا فەرمووی بۆ خۆیان نییە بۆ ئاژاوە پشێویانە بۆ بەڵاو موسیبەتی سەر مسلمانانیانە بۆ تەفرەقە و ئاژاوایانە جا خوا فەرمووی لا تقم فيه ئەبەدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەرگیز لەو مزگەوتیان نەوەستی و نوێژی تیانەکەی ئەبەدا هیچ کاتێک بەوشەی ئەبەدەن پێغەمبەری خوا تێگەیشت کە ئەم مزگەوتە نەک ئەم ساڵ بمێنێتەوە ساڵش کە بکرێتەوە بە مزگەوت ئەبێ هەر بڕوو خوێندرێ پێغەمبەری خوا خەڵکی نادە سەری و مزگەوتەکەیان ڕوخاند و شوێنەکەی کرا بە زبڵدانێک فەرمووی ئەو زبڵدانەی کە خەڵک زبڵی لەسەر کۆ دەکاتەوە دەبێتە هۆکاریەوەی کە ژینگە بە تەواوەتی پیس نەبێ و مۆقعەیەکی دیاریکراوە هەبێ بۆ پاراستنی ژینگە هێشتا ئەوە باشترە لە مزگەوتێک کە لە ژێر پیرۆزی مزگەوتە نێتی پیسی لە پشتەوە بێ بۆیە قورئان ئاشنای کردین کە بەڕێزان دەکرێت لە ژێر ناوی ئایندا کەسانێک هەبن ماسکێک ببەستن بە ناوی ئیسلامەوە خۆیان نیشاندەن و هیچ فڕیشیان بە ئیسلامەوە نەبێ بە پێچەوانەوە ئامانجێکی تایبەتیان هەبێ إن الله يحب العبد التقي الغني الخفي لصحيح مسلم بجمار فرمودي 2965 شاتو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی خوای گەورە ئەو بەندەی خۆش دەوێت کە سێ سیفەتی تێدا بێ یەکەم خواناز بێ کارەکانی بۆ ڕەزامەندی پەروەردگار بێ شریعەتی خوا جێبەجێکا لە ژیانیدا سنوورەکانی خوای پەروەردگار نەبەزێنێ ئەوە ئەتەقیە خۆپارێز بێ لە حرام تا دەتوانێ بەس لەبەر خوا دووەمیان ئەلغەنی دڵ و دەرونیشی دەوڵەمەند بێ چونکە خەڵکانێکمان هەیە بەخوا زۆر خواناسیشە کەسی بەداخەوە بۆ ماڵی دنیا زۆر دەکڕوزێتەوە بەخوا 100,000 لە هەر مەخەڕێک شک بەرێ خۆی پێدا دەکا نە ئەلغەنی دڵ و دەڵیونی دەوڵەمەندە چاوی لە ماڵی خۆیەوەیەتی نەفسی بەرزە ئەلحەمدوللا خوای گەورە ئەوەندەی پێبەخشیوە کە محتاجی دەستی خەڵک نەبێ دینداریەکەی بەهۆی سوالکردنەوە لە کەدار نەبێ ئەو خوا و عەبدەشی زۆر خۆش دەوێ دیندارێکی نەفس بەرزی چاوتێر ئەلخەفی کە حەزی بە خۆشاردنەوەیە حەز ناکە خۆ دەرخا حەز ناکە ناو و ناوبانگ دەرکا ئەگەر کەسێک بە چاکە باسی کرد لە خوای گیان سوپاس بۆتە ئەو لوتفی تۆیە بەسەرمەوە بەخوا ئەوە ئازایەتی و شەهامەت و زانست و زانیاری من نییە ئەو کەسانە خوای پەروەردگار زۆری خۆش دەون دووەم کەس میلەتی دەمامکدار کە لای کار بەدەست مەدحی دەکا ستایشی دەکا ئەڵە قوربان دنیا شامی شەریفە بەهار لە ئەژنۆیە هیچ عیبمان نییە کەچی کە لە کۆڕ و کۆمەڵا دانیش لە ناو سیارەیە دانیشت چۆت دانیشتن و مەدیسەوە دەست دەکا بە زەممی کار بەدەست و حکومەت لە لای خۆی هیچ ناڵێ لە پشتەوە زەممی دەکا واتە ماسکێکی بەستووە کار بەدەستەکەەوە زانێ ئەمانە دڵسۆزنی لە پشتی شەوە شتێکی کە دەڵێن بزانین ئەمانە حکمیان چێ لە ئیسلامدا لە صحیحی بوخاری بەژمارە فەرمودەی 7178 هاتووە لە ئیبن عومەرەوە دەژێڕنەوە کە ئەنە ناسا قالوا له کۆمەڵە خەڵکێک چوونە خزمەت عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر پیان وت إنا ندخل على سلاطيننا فنقول لهم بخلاف ما نتكلم إذا خرجنا من عندهم وتيان قربان أي عبد الله إمام عمر إما دشينا لا يكار بدستكاني خومان أتشينا لا يعني بخوا لبر ترز بي ولا برسانة بي مدحيان دكين ستايشيان دكين ماستاويان بو دكين بلام كدين دروا بخوا دنگو باسي شكا حزار جوين قسي ناشينيان بيدالين أري أم بابة الدين شونا ابن عمر فرموي كنا نعد هذا نفاقا على عهد رسول الله صلى الله عليه وسلم فمكاتي خوي الصحابة كلا خزمة بيغمبر أبوين صلى الله عليه وسلم أمام بدوروي دادنا أو ماسكا
ڕووی ڕاستەقینەی خۆت هەڵماڵە بڵێ من ئەمەم پێیە بە جوانی ئەی کار بەدەستی وڵات ئەمەم پێیە. ئیمام حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زانا و عابد و عالمی بەناوبانگی ئیسلام شێخ حەسەنی بەسری دەفەرمێ تولى الحجاج العراق وهو عاقل كيس حجاجی کوڕی یوسفی سەقەفی کە زۆربەتان ناوتان بیستووە. حجاجی کوڕی یوسفی سەقەفی شێخ حەسەنی بەسری دەفەرمێ کە بوو بە پاشا و دەسەڵاتداری ئەم عێراقا کابرایەکی حتا بڵێ عاقڵ بوو، کابرایەکی تا بڵێ زیرەک و وریا بوو. عقل و زیرەکی بۆ کاربەدەست شتێکی زۆر باشە، هەتا بڵێ عاقڵ بوو تا بڵێ زیرەک و وریا و چالاک بوو. فما زال الناس يمدحونه حتى صار أحمق طائشا سفيها. شيخ حسني بسيط خوي العراق لبصرة جوا فمي خلق بيني أو ندشون لا أمبياوا حجاج كوريس في ثقافي أو ندان ما تحكر أو ندان شانا مو شعر بسراخ دوا أو ند قربان يام بوكر أو ند لبرجي خوي برديانة درو ستايش يانكر تا أمبياوا بوبا أحمق بوبا دبنك بوو بە خوێن ڕێژ بوو بە نەزان بوو بە بەڵا بوو ئەو عێراقا فەمی بەخوا یەکەم جاروانە بوو کە هات بۆ سەرکۆ حکمڕانی پیاوێکی عاقڵ و زیرەک بوو بە مەدح و ستایشی ئەو خەڵکە دووڕوە لە دەرێ زەمیان دەکرد لە لای خۆی مەدحیان دەکرد لە لای خۆی داوە قوربان ئەم وڵاتە بە بەرەکەتی تۆوە دەژیا. وەکو مامۆستا هێمن خورشیدی شاعری لاو لە دیوانی شوشەدا لاپەڕە 29دا لە کۆپلە شعرێکا دەڵێت کۆمەڵە خەڵک هەن ئاوا مەدحی سەرکردە دەکەن. ئەوانش بە حەجاجیان دەوت گەر تۆ نەبی ژیان دەمرێ گەر تۆ نەبی ژیان دەمرێ گوڵەبا خۆی ڕەشپۆش دەکا و لە جیاتی گوڵ دڕگ ئەگرێ گەر تۆ نەبی ئیتر قەت باران نابارێ لە جیاتی ئاو لە ئاسمانەوە ئەم جارە تۆ پەڵە قوڕ دێتە خوارێ. قوربان ئەو بارانی لە ئاسمانیش دەبارێ و هەر بەرەکەتی زاتی جەنابتە بەسەرماندا دەبارێ لە لای خۆی ئەوان پێ دەبوت ئیتر حەجاجکی جا من کە پیاوێکی ئاوا بم هەر ئەو بەرەکەتەی کە لە ئاسمانی شابێ بە بەرەکەتی منە وەڵا کاکە دەستی کرد بە کوشت و بڕ و بوو بە دەبەنگترین سەرکردە لە جیهاندا لە مێژوودا ناوی چۆز بڵدانی مێژووەوە. شێخ حەسەن فەرمووی حەجاج خەڵک وای لێ کرد خەڵکی ماسکدار خەڵکی دووڕوو لە لای خۆی قسەیەکیان دەکرد لە دەرەوە قسەیەکی تریان دەکرد. بەسەراتێکەیە دەڵێن کابرایەک پاشایەک بوو ڕووی ڕاستەقینەی خۆی بۆ دەرکەوت کە خەڵک خۆشی نایە و زەممی دەکا بۆ ئەوەی خۆی لە بیری خەڵک بەرێتەوە چوو لە هیندستانەوە فیلێکی هێنا فیلی گەورەی خستە ناو بازاڕەوە. فیلیش چونکە بە تەنیا بوو غەریب بوو لە وڵاتێکەوە هاتبوو برسی بوو کەس نەبوو هیچی بداتێ سەری بە هەموو دوکان و شوێنەکە دەگرت لەبەرەوەی فیلی پاشاش بوو کەس نەیدەوێرا لێیدا یان ئازاری بدا. فیلیش بەهێزە ئازاری بدەی ئازار دەداتەوە فڕێت ئەدا لەبەرەوە لە دوکانی ئەم شتی دەخوارد لە ماڵی ئەو شتی ئەخوارد مناڵی بەلوتەکەی فڕێدەدا لە خەڵکی دەدا ئیتر فیلیش دەیزانی کە فیلی پاشایە و عەقڵی بۆی چوو بوو کە خەڵک ناوێرە دەستی کاتێ شوڵی لێ هەڵکێشا بوو. خەڵکی وڵات شار چوونە لای حەکیمێک لای زانا و دانایە گوتیان قوربان ئەم فیلەی پاشا فەوتان دینی چی بکەین وتی کاکە با بچین بۆ لای ئەچین بۆ لای و شکاتی خۆمان دەکەین گوتیان بەخوای مە ناوێرین هیچ بڵێن وتی کاکە ئێوە هیچ مەڵێن من ئەوەندە دەڵێم فیلەکەت ئەی خاوەن شکۆ ئێوە بڵێن ماڵ و زرعات و دوکانی وێران کردین من دەڵێم فیلەکەت ئەی خاوەن شکۆ ئێوە بڵێن ژیانی لێتاڵ کردین قوربان فیلەکەت بەرە شوێنێکەوە فیلەوانێکی بۆ بگرە بۆ لەناو ئەو خەڵکەدا بەڕەڵات کردووە هەموو لە دەرەوە متتەفیقون لەسەر ئەوەی شکوای حاڵی خۆیان لای سەرکردەی وڵات بکەن. بەڵام کە چوون بۆوێ کابرا دەنگی بەرز کردەوە کابرای حەکیم و دانا و زانا و سیاسەتمەدار وتی فیلەکەت ئەی خاوەن شکۆ بەخوا کەس قسەی نەکرد هەرچی وتی فیلەکەت ئەی خاوەن شکۆ کەس قسەی نەکرد پاشا تووڕە بوو وتی فیلەکەت چییە فیلەکەم چێتی کابرا وتی شەر بێت دەرتان دەرمان کەم هەی میلەتی ترسنەوە وتی قوربان فیلەکەت بە تەنیایە دەتخواد و سێ فیلی تری بۆ بێنە بەڵکو وەڕز نەبێ و تۆزێ ئەم خەڵکە دڵی پێی خۆش بێ وتی وەڵای ئەو قسەتم بەدڵە بێ بنێرم دو سێ فیلی تری بۆ بێ ئەم جا بیکەمە ناو ژیانتانەوە. بەڵێ بەڕێزان ئەوانە ماسکدارن. شێخ عایز قەرانی قسەیەکی جوانی هەیە لە کتێبی تایبەتی هەیە زۆر بابەتی خۆشی تێدایە باسی ئەوەمان بۆ دەکا لە ثەورەت التەجدید دکتۆر عایز قەرانی کتێبێکی هەیە ثەورەت التەجدید زۆر مەقالاتی جوانی تێدایە لەوێدا باسی ئەوە دەکات دەبێت میلەت هەمیشە کاربەدەستان ئاگادار کاتەوە بەڕووی ڕاستەقینەی خۆیان بەڵام خۆ پارێزێ لە سێشت لە تەجریح لە بریندارکردن لە تەشیل لە ناوزڕاندن
لە سوء الأدب لە بێئەدەبیکردن ئیوا هەیە ڕەخنە دەگرێت زۆر بازاڕیانە زۆر بریندارکەرانە بە ناوی ئابڕووی دەچێتە ناوی کەسە سەرکردەکەەوە سیاسیەکان و قائیدەکانی وڵات ئینسان نابێت وا برینداریان کە ئیحراج بن و شتت پێ بڵێنەوە نابێت تەشهیر و ناوزڕاندە بێ نابێت لە ئەدەب و سوئی ئەدەبی قسەکردن ئینسان دەرچێت لەوانەدا نەبێ ئەبێ ئاگادار بکرێەوە کە بەڕێز تۆ ئەو بابەتە نیکە خۆتن ناسیوە بۆیە میلەتی ماسکدار هەمیشە زەرەدمەندە هەمیشە مافی پێشێل دەکرێ و ناشتوانێت داوای حەقی خۆی بکە سێم زەواج بە دەمامکەوە هەر وەختێ ئەی گەنجی بەڕێز ویست زەواج بکەی و هاوسەرگیری بکەی دەمامک مەبەستە مەڵە من وا دەوڵەمەندم مەڵە من ئاوەم هەیە ئەوە بۆ بووکە خان دەکەم وعد و بەڵێنی ئەوە دەدەم لە دواییش داسەیەکی بە قرز و قۆڵە بیکەی دەمام کە ڕاستەقینەکە دوای چەند مانگێک ئاشکرا دەبێت ژیانت لێتاڵ دەبێت لەبەرەوە ڕاستگۆیانە بچۆ پێشەوە بڵێ من ئەمەم کە هەم ئەمەندەم هەیە ئەمە خوێندەواریمە ئەمە ناومە ئەمە بنەماڵەمە ئەمە واریدات و داراییمە ئەمەندەم بۆ دەکرێت لە ژیانە ئەمڕۆ بیکەم خۆ ئەزان لەوە چێ لە بەیانی هەژارتریش کەوم نەک دەوڵەمەندتر بەڵام زۆر کەس دەبینین دەمامک دەبەستێ ماسک دەبەستێ کە دەچێتە پێشەوە هەموو وعد و بەڵێنێک دەدا بەڵام سەیرەکەی دوایی پێی ناکرێ بۆیە ئاژاوی خێزانی بۆ ناو ماڵەکەی دروست دەبێت چوارەم دەوڵەمەندی دەمامکداریشمان هەیە دەوڵەمەندی دەمامکدار کەسێکە جلێکی زۆر جوانی لەبەر کردووە هەر جلەکانی باید چەند وەرەقە دۆلارە ئۆتۆمبیلێکی ئاخر مۆدیل و گرانبەهای پێیە بینایەکی هێنا و ناو قەتعەیەکی گەورە کۆمپانیای فڵان کەس بۆ ئیشی ئەوە مقاولات وەردەگرێ ئیشی عقاراتی گەورە دەکا هەروەها بەڵێندەرایەتی دەکات چەند بینای حکومی وەردەگرێ وەڵا وەختێک خەڵک بەخۆی دەزانێ ئەم پیاوە نەما ئەم ناوە گەورە ڕای کرد ئەم کۆمپانیایە هەڵوەشە ئەو پرۆژەی ئیفلاسی کە نابینن ڕۆژانە بە خۆتان بەچوی خۆتان وەڵا فڵان کەس هەر دەفتەرێک خەڵکی پارەی لێوەرگرتوون پرۆژەیەکی نیشتەجێبوون دروستکە وەڵاستا کابرا نەماوە ئەیکا کە چۆن بڕاتان پێکردرا کاکە مەکتەبی هەبوو نووسینگەی تایبەتی هەبوو سارەکەی باید چەند دەفتەر بوو هەر جلو بەرگەکەی باید ئەوەندە وەرەقە بوو ئێمە چوزین ئەو پیاوە ئەوە دەمامکی بەستووە ئەوە ماسکی بەستووە هەر ساڵانە یەک دوو جار ئەم دەنگ و باسە لە بازاڕەکانی کوردستانە بڵاو دەبێتەوە فڵان کەس ئەوەندە 100 دەفتەر دۆلاری خەڵکی برد هەرچی خەڵک بە پارەی خۆی داوەتێ مامەڵەی بۆ پێوە بکە بەڵام بۆیان دەرکەوتووە ئەمە هەر پارەی خەڵکی پێخۆ بۆ خۆی هیچی پێ نییە هەر دەوڵەمەندێکی دەمامکدارە ڕووی ڕاستەقینەی وەختێ دەردەکەوێت کە ملیۆن خەڵک مەشغوڵ دەکا زەرەر لە خەڵک دەدا ماڵی خەڵک وێران دەکا ئەمجا ڕووی ڕاستەقینەی خۆی بۆ خەڵک نیشان دەدا ئەو کاتەش کە خۆی تیاچوو خەڵکیشی تیابێت بۆیە بە هەموو ماسکی دەوڵەمەندێک مەخەڵەتێ و پارەی خۆت مەخە هەموو پرۆژەیەکەوە پێنجەم سیاسی دەمامکدار سیاسی دەمامکداریش باری بۆ کەس نییە هەر کەس ببینێ ئەڵێ لەگەڵ تۆدام دکتۆر عەبدوڵڵا پەشێو لە کۆپلە شێعرێکی بچووکیدا دەڵێ هەندێک سەرکردەمان هەیە ڕووی لە شام بێ کەوڵی شێری لەبەردایە ڕووی لە شام بێ کەوڵی شێری لەبەردایە نەعرەی عروبە لێ دەدا و دەگرمێنێ ڕووی لە قوم بێ زولفەقاری عەلی پێیە و سەری یەزید دەپەڕێنێ ئەگە بچێتە ئێران ئەوەی شیعەیە ئەگەر لە سووریا بێ عەرەبە ئەگەر لە تورکیا بێ خزمەتکاری ئەتاتورکە باری بۆ کەس نییە بە هەمووی دابای دەدا ئەوەش دەمامک دەکا بڕوای بە هیچیشیان نییە ئەوەش پێڵەن سیاسی دەمامکدار چەند جار بووە سیاسی هەبووە دوای مردنی بۆ خەڵک ئاشکرا بووە کە جاسووسی وڵاتان بووە بە ناوی کوردایەتیەوە بە ناوی شۆڕژێڕێتیەوە بە ناوی ئیسلامەتیەوە بە ناوی کۆمۆنیستیەوە بە ناوی مارکسیەتەوە شۆڕشی کردو بە هەر ناوێکەوە بێ دوای مردنی لە ئەرشیفەکانی وڵاتان و مستەمسەکاتی مخابەراتیدا دەردەکەوێت فڵان کەس مخابەرات بووە جاسووس بووە نەک شۆڕش بۆ بێ گێڕ بۆ بێ ئەمە دەمامکێکی بەستووە بەڵام بەستدان خەڵک بوونە قوربانی بۆیە شاعیری ڕەخنەگەر هێمن عەلی لە زەنگی زەمانە ئەڵێ هەر سوارێکە هات ئەسپەکەی بە خەڵکی فەقیر بەستەوە هەر سوارێکە هات ئەسپەکەی بە خەڵکی فەقیر بەستەوە ئەو پاشکۆی پڕ کرد و ڕۆیی خەڵکیش سفر بەدەستەوە چەند کەس هات و ئەسپی دەسەڵاتی خۆی بە ملی خەڵکەوە بەستەوە حتا خۆی تێر کرد و بە مەرامی خۆی گەی دوای ئەو ڕۆی ها لە بیرکاریدا زۆرتان بیستەوە سفر بەدەستەوە وەڵام میلەت بە سفری بەدەستەوە مایەوە وەختێ وەڵام من دیسانەوە هاتمەوە سەر هیچ بەڵام ئەو خۆی پێگەیان چەند کەس ئاوا دەمامکدار بوو
ئەوە پێویست ناکە هەر ئێستا خەڵک هەیە دەمامکی سیاسی بەستووە بەخوا ئێمە هەر سفر بەدەستەوەین ئەو خۆی پێدەگەیێنێ و ئەسپی خۆی بە ملی ئێمە دەبەستێتەوە. شەشەم سوالکەری دەمامکدار. چەند کەسەیە برایانە هەژار نییە بەخوا زۆری هەیە هەتا دەمرێبی خوا بەسی دەکا بەڵام فێر بووە جلێکی شەڕ کڕوزانەوە لاڵانەوە خۆسەقەتکردن خۆزەلیلکردن دێ لە دەرگای مزگەوت و ماڵان و بازاڕەکانە دەگەڕێ و سوال دەکات بەم جلە شڕ و خۆزەلیلکردنە ماسکی بەستووە ئەینا ڕووی ڕاستەقینەی خۆی وان نییە حتا تەنانەت ئەوانە نانی مستەحەقەکانیشیان بڕیوە خێرەمەندەکەش نازانێت خێر بەکێ بکە ئەمە ڕاستەقینە فەقیرە یان دەمامکی سوالکردنی بەستووە و خۆی بە هەژار نیشان دەدا. حوتەم بەڵای زۆر گەورەی ناو زۆربەی ماڵ و خەڵکەکان کە کەم خەڵک هەیە پەنا بەخوا گەوریانەبی مسلمان نەبی لە دەستی دەرچی دەمامکی ناو فەیسبووک ئەو فەیسبووکەی کە زۆربەی خەڵکی پێیەتی کە بەرەکەتی خوایە ئەنترنێت و فەیسبووک و ئەوانە وەسائلێکن لە خزمەتی گەیاندنی ژیانێکی جوان و دینێکی جواندان بەخوا شتێکی زۆر باشە وەسائلێکی هەرە پێشکەوتووە لە خزمەتی مرۆڤایەتیدا بەڵام بە نەزانی بەکارهێنانی بەڵایە بەتایبەت بۆ ئەو کەسانەی کە ماسک دەکەن کەورە فەیسبووکێکی داناوە وێنەیەکی لەسەری خۆیدا نە ئەوە هی خۆیەتی نە ناوی خۆیەتی کچە و خۆی دەکا بە کوڕە و خۆی دەکا بە کچ زۆربەی جاریش ئەوانەی دەکەونە داوی ئەو ماسکدارانەوە فەقیرە کچەکانن ئافرەتانی بەسەزمانن چەند جار خەڵکێک کەوتوەتە داوی ئەو ماسکدارانەوە هەر ئەم هەفتانە دەبیستین چەند کچێک بەسەزمانە لەلایەن پیاوێکەوە کە دوو خێزان و چەند مناڵی هەیە لە ڕێی فەیسبووکەوە دەخەڵەتێنرێ لە ڕێگەی دووسەیەکەوە دەخەڵەتێنرێ دوایی داوای پارەی لێ دەکرێت دوایی تەهدیدی ئابڕووبردنی لێ دەکرێت. راپۆرتێکم لایە لە گۆڤاری دوانگە ژمارە 64 لاپەڕەی 31دا تەماشایکەن ئەڵێ لە مەحکەمەکانی کوردستاندا لە 9 تەلاق کە ژن و پیاو لێک جیا دەبنەوە 7یان بەهۆی فەیسبووکەوە بووە هەر لە 9 تەلاق کە لە کوردستانە ڕوودەدا 7یان لە ئەنجامی فەیسبووکە پیاوەکە پەیوەندی بە ژنێشکەوە کردووە یان پەنا بە خواژنەکە پەیوەندی بە پیاوێشکەوە کردووە دەمامکدارێک خۆی بۆ ڕازاندۆتەوە وەختی ئاشکرا دەبێت سێگە ئەوەش نییە کە خۆی نیشانداوە بەڵام ماڵی ئەوی وێران کردووە خەڵک هەبووە لە دادگادا ساحەبی 9 منداڵ بووە پیاو هەبووە 9 دانە منداڵی هەبووە تەواو چۆتە تەمەنەوە پەیوەندی لەگەڵ کچێکا دروست کردو سێکن ئەویش ساختەیە دوای ژنەکەی پێ ڕازی نەبوو تەلاق جیاوە دەبنەوە 9 دانە منداڵ لە ڕێی فەیسبووکەوە خەڵەتێنراوە ژن هەیە خاوەنی 4 منداڵە بەداخەوە لە فەیسبووکەوە خەڵەتێنراوە و دایی بەدای دەمامکدارێکەوە بۆ خێزانەکەی هەڵوەشە. ڕووداوێکی ڕاستەقینە هەیە لە یەکێک لە شارەکانی ئەم کوردستانەدا ڕوویداوە بە حرمەتی کەسەکان ناوەکان دەبێ بشارینەوە. مامۆستایەکی بەڕێزی توێژەر و زانای کۆمەڵناس ئەڵێ کەسێک پەیوەندی پێوە کردم وتی مامۆستا حاڵم زۆر خراپە تکال لێ دەکەم بەهانام وەرە وتم چی بووە وتی بە تەلەفۆن ناکرێ ئەگە موعیدێکم بۆ دانەی لە شوێنێکی تایبەت تا بدبیت وتم باشە شوێنێکمان دیاری کرد و بینیم وتی مامۆستای بەڕێز خەریکە سەری خۆم هەڵگرم و ئەم کوردستانە بەجێبێڵم یان خۆم بکوژم وتم کاکەی بەڕێزم بۆ پیاوت کوشتووە وتی نەوەڵا پیاوی پیاو کوشتن نیم وتم ناموسی کەسل لە کەدار کردووتی بەخوا پیاوی ئەوەشیان نیم ئەی وتم چیت کردووە خۆت بکوژیان سەری خۆت هەڵگری ئاخێکی هەڵکێشا و هەندێ ئاوی خواردەوەتی مامۆستا دەروونم گڕ دەگرێت وتم قسە بکە و بابەتەکەت بەڕوونی بڵێ بەڵکو بتوانم هاوکاریەکت بکەم و قسەیەکی خێرت پێ بڵێم وتی مامۆستای بەڕێز ئێمە خانووەکەمان گەورەیە و دوو قاتەوە دەوڵەمەندین وتم ڕاستە وتی من و دوو خوشکێک و برایەکین دایک و باوکمان لە قاتی خوارەوە ئێمەش گەورەین و وازان کۆممان تەواو کردو لە قاتی سەرەوەی هەر یەکەمان ژووری تایبەتی خۆمان هەیە لە سەعات دەوە هەر یەکە بۆ ژووری خۆی دەڕۆ خەریکی ئەنتەرنێت و فەیسبووک و ئەوانەین ماوەیەکی زۆر بوو من فەیسبووکێکی ساختەم دانابوو ناوی خۆم کردبوو بە فارس ئەو ناوەم بۆ خۆم دانابوو کە ناوی ئەسڵی خۆم نییە لە ڕێی نووسین و فەیسبووک و ئەوانەوە ئاشنا بووم بە کچێک کە ناوی خۆی نابوو فریشتە من ڕسمی خۆم دانە نابوو ئەویش دار بە ڕسمی خۆی دانە نابوو زۆر قسەمان بەیەکەوە کرد چەند مانگ عەوداڵی یەکتر بووین تا بەری بەیان لە ڕێی نووسین و ڕیسالاتی فەیسبووک و ئەوانەوە پەیوەندیمان بەیەکەوە هەبوو هەموو جار داوام لێ دەکرد بۆ ئەوەی دڵنیابم فریشتە کە تۆ کچی و کوڕنی خۆت کردبێ بە کچ خۆتم نیشاندە کامێرەکەت بکەوە کامێرەی کۆمپیوتەرەکەت بکەوە ئامادە نەدەبوو
ئەیوە تۆ خۆتم نیشان دە تۆ زام ئەو کوڕە قۆزەی کە ئاوا مەتحی خۆت دەکەی ئەو ڕسمی خۆتت دانا ئەو ڕسمی خۆتە یان ساختەیە هەردووکمان گومانمان لە یەکتر هەبوو بەڵام من ئامادە نەبووم وتم نەوەکو کوڕ بێ دواتر بە پارە ئەم جارەکانە خۆم نەتوان لە دەستی ڕزگارکەم من هەر گومانم لە بەرامبەرەکەم هەبوو یەکیان کە زۆرم بۆ هێنا سەعات 3:30 شەو بوو وتم تەنها بەشێک لە جەستەی خۆتم نیشان دەدەم و چاویشن نەبێ بزانم کە ئەوە جەستەی ئافرەتەوە تۆ کچی ئاخری بە قسە لووسەکانم خەڵەتاو دوو لە ڕووی هەموو خوشکان و دایکان و کچانمان سەر و سنگ و لەشی خۆی بۆ کردمەوە تەواو جەستەی خۆی نیشاندام بەس دم و چاویم لەبینی کە ئەوە ئافرەتە و کچێکی ئاوایە و جەستەشی ئاوا ناسک و نازدارە ئەمجا پێی وتم دڵت ئیسراحەتی کرد وتم بەڵێ مەوعیدێکدا دەنین و بەیانی یەکتر دەبینین وتی باجارە بڕۆم قاوەیەک بخۆمەوە وتم دەی باشە منیش قاوەیەک دەخۆمەوە هاتمە خوارە بۆ مەتبەخەکە و خوشکەکەشم گەیشتەوێ وتم ئەوە چییەکەی وتی وەڵا قاوەیەک دەخۆمەوە ئەی تۆ بۆچی هاتی وەڵام منیش قاوەیەک دەخۆمەوە دڵم داخورپا باشە بۆ هەردووکمان لە یەک کاتە هاتین بۆ ئێرە بۆ هەردووکمان خەریکی قاوە خواردنەوەین قاوەیەکی ئامادە کرد و دانەیەکی بۆ من دانا و بەرامبەرێک دانیشتین وتم خەریکی چی بووی وتی تۆ خەریکی چی بووی وتم وەڵام من لەسەر ئینتەرنێت بووم وتی لەگەڵ هاوڕێیەکت بووی وتم بەڵێ وتی وەڵام منیش هاوڕێیەکم هەیە کچێکە وتم ناکا فارز بێ وتی ناکە تۆش فارز بی وتم ئەی تۆ فریشتە نەبی لە یەک ئاشکرا بووین تازە ئەتر لە یەک ئاشکرا بووین ئێمە خوشکوبراین و چەند وەختە خەریکی یەکترین بەڵام ئەو کاتە هەموو لەشم عەرەقی کردەوە بۆ مامۆستاکە دەژێڕێتەوە لەشی خوشکەکەم بەڕووتی دەهاتە بەرچاو کە نیشانی دابوو ئەگە من تاوانێکم کرد بێ خوشکەکەم تاوانێکی کرد بێ 10 جار خۆم بە تاوانبار دەزانی هێشتا خوشکەکەم دەموچای خۆی نیشانی خەڵک نەدابوو باشەکە ئەو لەشەی خۆی نیشانی خەڵکدایە ئەی من چ برایەکەم بۆیە دەروونم زۆر ناڕەحەتە مامۆستا کۆمەڵناسەکەش پێی دەڵێ تازە کار لە کار ترازاوە ئەڵێ لەو ڕۆژەوە خوشکەکەم بە ناوی نەخۆشیەوە خۆی لە جێگادا خستووە تا من نان نەخۆم لە ڕووی ناوێتە مطبەخەکە بەخوامیش لە ڕووم ناسەیریکەم هەموو جار ئەو وێنانی فەیسبووکەکەم دێتەوە بەرچاو مامۆستاکە پێی دەڵێ کاکە زەواج بکە ژن بێنە لەم ماڵە دوورکەوەوە با ماوەیەک خوشکەکەت بەهۆی ئیشوکارەوە خۆی مەشغوڵکە و تۆ نەبینێ هەتا تۆزت لو دەروونتان ئارام دەبێتەوە ئەو ڕێیەم پەسەند کرد و ئەڵە هەر ئەو ڕۆژە بەدایکم وت حەز دەکەم ژن بێنم وتی خۆڵی گیان خوا دەکات تۆ ژن دێنی هەر بەسەر چاو کچێکی فڵان کەس هەیە زۆر باشە ئافرەت مارە دەکا مامۆستاکەڵە بەداخەوە بیستم دوای مارەکردنیشی دوای مارەکردنی بۆ یەک هەفتە ڕۆژێکیان دەنگ و باز بۆ بڵاو بۆەوە کچی ماڵی فڵان کەس خۆی سووتاند و مرد کچەکە خۆی سووتان ئاخری تەحملی ئەوەی نەکرد بەبینینی براکەیەوە بەبیر دەهاتەوە چۆن من جەستەی خۆم عەرزی براکەم کرد ئێستا بەس چیکەم پێ برا ئەو ئافرەتە بوو بە قوربانی خۆی سووتان ئەڵە کوڕەکەش دەست بەجێ خێرا بە تەلەفۆن ژنەکەی تەلاقدا و بێسەر و شوێن بووە تا ئێستا نازانرێت لە دەرەوەی وڵاتە لە ناوەوەی وڵاتە خۆی کوشتووە لە بەحرایە لە دەریادا لە کوێدایە ماڵێک یەک کوڕ و کچیان هەبوو هەڵوەشان تووشی داوی فەیسبوک بوون ئەو فەیسبوکەی دەتوانرێ بکرێ بە ڕەحمەت و خێر و بەرەکەت و ئەم ئاینی خوای تێدا بڵاو بکرێتەوە لێ وەرگیرێ ئەها ئەو ماسکە دەڵێن بەڕێزان چ ماسکێکی خەتەرە برایەک بە ناوێکی خوازرا و خوشکێک بە ناوێکی خوازرا و هیچیشان ئاگیان لە یەکتر نییە بۆیە ئاگاتان لێ بێ لە ئەنتەرنێتەوە ئەبێت چاوەڕێتیەک بێ لە ئەنتەرنێتەوە کچێک بڵێ هاوکاریم بکە کوڕێک نەدی و نەناسی و نەخزمتە نەکەستە نەدیوتە نەدەناسێ ئەمجا دوایی پارە داوای لێ دەکرێت بۆیە دەبێت زۆرتر کچەکانمان خوشکەکانمان کوڕەکانمان حتا بەڕێزان گەورەکانمان کابرا ساحبی دوو ژن و حەوت منداڵە ویستوێتی کچێکی 17-18 ساڵ بخەڵەتێنێ دوایی داوای پارەی کارت و موبایلی لێ بکاتەوە چکارە ساتێکە هاتۆتە ئەم وڵاتەی ئێمەوە بۆیە ئاگادار بین خۆمان پارێزین لەوەی کە ماسکمان بەسەرەوە بێ چونکە مامۆستا هێمن خوڕشید نووسەری لاو لە کتێبی دەستبردن بۆ ئاگردا کە دەیکەم بە کۆتا مەقتەعی وتارەکەم بە لە لاپەڕە 146 دا بابەتێکی زۆر جوان دەڵێ ئاگادار بە بەڕێزم هەموو سمێڵ سوورێک هەمزاغا نییە هەموو ڕیش درێژێک دینداری ڕاستەقینە نییە هەر کەسێک باسی شتێکی زۆر کرد زۆر لەسەری دوا و دوا ڕەن بێ خۆی ئەو سیفەتەی تێدا بێ دەیەوێت شەڕ بە خەڵکی کە بفرۆشێ بۆی شەڕ لەگەڵ ناخی خۆی بکوژێنێتەوە زۆر کەس هەیە خۆی دەردەخا بەناو بۆ نمونە پێی خۆشە پێی بڵێن دکتۆر فڵان کەس ئەوانی دکتۆرای ڕاستەقینان هەیە باشە بەڵام وەڵی وایە دکتۆرای وەهمی هەیە لە ئەنتەرنێتەوە دکتۆرای وەرگتۆ بەس پێی بڵێن دالێکی پێوەنن دکتۆر فڵان کەس ئەڵێ ئەو کەسانە ڕاست دەکات ئەڵێ وەکو ئەو ئافرەتە وایە کە پاژنەی پێڵاوەکەی بستێک بەرزە بەس لە پێناوی ئەوەیدا تۆزێ باڵای بەرز دەرکەوێ فەقەراتی خۆی خوا دەکات چونکە پێڵاوی پاژنەبەر چ تەسیرێکی خراپی لەسەر پشت و فەقەراتی ئافرەت هەیە لەسەر حەوزی هەیە فەقەراتی خۆی لەناو دەبا بەس بۆ ئەوەندەی یەک تۆز بەرز باڵا بنوێنێ بەڵام کە پێڵاوەکەی داکەن و خۆی لێ دێتەوە
ئەمجا باڵاکە دێتەوە سەر عەرزەکە دێتەوە خوارەوە زۆر کەسیش هەیە دەیەوێت بەناو خۆی دەرخە ئاواتی ئەوەیە بەڵام دوایی بچووک دەبێتەوە بۆیە ئەو کەسەی کە ناو و ناوبانگێکی حەز لێیە کە هی خۆی نییە شایەنی خۆی نییە بۆیان داتاشیوە بۆیان دروست کردووە شعر و شانامەیان بە باڵایە خوێندووە هەر ڕۆژێک ئەو کەسانەی ناویان دەرکردووە چاویشی دەردەکەن ئابڕووی دەبەن وەکو ئەو کەسەی لێدێ بە قەرز جلێک وەرگرێ لە حەفلەیەک و لە ئاهەنگێکا خۆی پێ بڕازێنێتەوە کە گەیشتەوە ماڵەوە دەبێت داینێتەوە لە شەڕەکانی خۆی لەبەرکە دێتەوە سەر ئەسڵەکەی خۆی جلەکە قەرزە ئەبێ بیدەیتەوە بۆیە شتێک ماسکێک مەبەستە قەت خۆت بە دەوڵەمەند نیشان مەدە وانەبی قەت خۆت بە زانا نیشان مەدە ومانەبی قەت خۆت بە سیاسەتمەدار نیشان مەدە وانەبی وەڵڵەهی وا دێتە سەرەوە تەلەڤیزۆنە ئەڵێ فڵان کەس ئێستا چاوپێکەوتنیە چاودێری سیاسی قەسەم بەخوا بۆ چادانانیش نابێ نەک چاودێری سیاسی فڕی بەسەر سیاسەتەوە نییە خەمە نازانم ئەم هەموو سیاسیەمان لە وڵاتە هەبێ ئەی بۆ حاڵمان وایە کابرا خۆی بە سیاسیەکی زۆر عەبقەری و زمانی ئەوەندە دەرەپەڕێنێ و قسە لە سیاسەت و لە چاودێری سیاسەتی نێودەوڵەتیدا دەکا قسە لەسەر ئەمریکا و بەریتانیا و رووسیا دەکا وەڵای کێشەی خۆی لە ماڵی خۆیان پێ حەل ناکرێ وا مەبە ئەوە ماسکە بەخوا ڕۆژێ دێیتەوە سەر ئەسڵەکەی خۆت ئەچیتەوە جلەکانی لەبەرداکەن و قاوەکەی خۆت دەرەکەوێتەوە ئاگادار بە هەر ئەوانەی ناوت دەردەکەن ناوبانگت بۆ دروست دەکەن دوایی چاوت دەردێن و بەرگە ڕاستەقینەکەی خۆت ئاشکرا دەبێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ هەموو جار لە فەرمودەکانیان دەیفەرموو إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم خوای گەورە سەیری جسمتان ناکە جسم و باڵاتان چۆنە خوا سەیری ڕوخسارتان ناکە خوای گەورە سەیری جلوبەرگتان ناکە خوای گەورە سەیری دڵتان دەکا با ڕوخسارت با شێوەت بۆ لای خەڵک و خواهی خۆت بێ چونکە دەتوانی ها بۆچی خوای گەورە دوانی جیا کردەوە پێغەمبەری خوا دوانی جیا کردەوە فەرمووی خوا سەیری چی ناکە جسم ناکە چونکە جسمیش دەتوانی ئاڵوگۆڕی پێ بکەی ئەوەتانی ئافرەتان بەداخەوە تووشی ماسککردن بوون لێوی چووی لێ بکا و سنگی چی لێ بکا و کوڵمی چی لێ بکا پاشی 6 مانگ ساڵش کەوت و میزڵدان فش دەبێتەوە دیسان ئەو هەموو سلیکۆن و شتە دەکاتە لەشی خۆیەوە دوای ڕووی ڕاستەقینەی خۆی بەستە زمان دەرەکەوێتەوە پاک و خاوێن بە بۆن خۆش بە ڕێک و پێک بە جلد جوان بێ بەڵام هی خۆت بێ با هی خۆت بێ ئەوە ماسکدار دەکرێت ئەی چی ماسکدار ناکرێت دڵ ئەوەی لە ناخایە خۆت دەیناسی بەخوا ناتوانی بیگۆڕی بۆیە خوا سەیری ئەوێت دەکا خوا ناخەڵەتێ و خەڵکیش ماوەیەک دەخەڵەتێ دواتر دەردەکەوێ ئیمامی ابن القیم الجوزی هەزار ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی كم من مغرور بستر الله عليه مفتون بثناء الجهال عليه ملبس بقضاء الله حوائجه وهو عند الله ملعون ولا يشعر فنادقرين بخوا دەفەرمێت چەند کەس هەیە زۆر گوناه دەکا زۆر ماسکی تاوانی بەستۆ و لە ژێر پەردەی چاکەدا گوناه دەکا خوش بۆی ستر کردووە ئەڵەوە تا خوا بۆی داپۆشیم کولە خۆ کەس پێی نازانێ خەڵک مەدح و ستایشم دەکا ئەوە چەندی پێخۆشە هەموو ئیش و کارێکیشم باش دەڕوا کەواتە خوا لێم ڕازیە دەفەرمێ خوای گەورە ئەو کەسەی بە هیلاکا بردووە و لەعنەتی لێ کردووە بەڵام بەخۆی نەزانیوە وەلا یەشعور بەخۆی نەزانیوە فترەیەکی کەمە و بەسەر دەچێ و ڕووی ڕاستەقینەدا ئاشکرا دەبێ داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار بمان پارێزی لەوەی کە ڕوویەک نیشان دەین ڕاستەقینەی خۆمان نەبێ خوای بشمان پارێزی کە تووشی دەمامکدارانێکی سامناکی ژەهراوی ببین کە بە ناوی دینەوە کە بە ناوی ژینەوە کە بە ناوی پێشکەوتنەوە کە بە ناوی دەوڵەمەندیەوە کە بە ناوی سیاسەتەوە بمان خەڵەتێن و ئێمە ئەو دیویان نەبینین یا ڕەبی خوای خۆت ڕەحممان پێ بکەی خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوای هەر کەس نەخۆشە یا ڕەبی خوای پەروەردگار بە شیفای خۆت یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری ئیسلاحی حاڵمان بکەی هەموو ئەو ژنومێردانی ناکۆکن هەموو ئەو خێزانانی ئاژاوی خێزانی هەنە هەیە یا ڕەبی خوایە بەرەکەتی خۆت بخەیە نێوانیانەوە ئیسلاحی حاڵیان بکەی ئەولادەکانمان ساڵح کەی هەموو ئەو ئەولادانەی کە لاسارن خۆیان ساڵحیان کەی بۆ دایک و باوکیان یا ڕەبی خوایە هەموو ئەو ئەولادانەی لاسارن ساڵحیان کەی ئەوانەش مناڵیان نییە یا وەهاب یا بەخشندە مناڵی ساڵحیان پێ ببەخشی کوردستانمان پارێزی میلەتی کوردمان سەرفرازکەی هەموو ئامێرێک بە چاکە بەکابێنین و لە شەڕی ئامێرەکان و تەکنەلۆژیای نوێ بمان پارێزی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا
إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون